گەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێزە لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 8 ئەیلولی 2025 سان پێشکەش دەکەین کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. لە شاری بەرمەنی ئەڵمانیا با پێشنگایەتی ناوەندی جڤاکی دیموکراتیکی کورد و ئەنجومەنی ژنانی سێڤێ لە چوارچەوەی پرۆسیاشتی و کۆمەڵی دیموکراتیک و مافی هیوا کۆبوونەوەی گەل بەڕێوە چوو. کاتیایدا سیاسەتمەداران فاتمە کورتوڵان و سەری یەلدەز و هەروەها سەرۆکی ناوەندی جڤاکی دیموکراتیکی کورد مورات ڕۆحا بەشداریان کرد. فاتمە کورتوڵان سیاسەتمەدار لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاند دەبێت بە هەموو شێوەیەک ڕێخستن بەهێز بکەین بۆ ئەوەی ئەم پرۆسیە زیاتر قبول بکرێت. وتیشی دەبێت مافی هیوا جێبەجێ بکرێت و دەبێت دۆخی ئیمراڵی بۆ ڕێبەر ئۆجەلان بە پەلا بگۆڕدرێت و مەرجەکانیش لا ببرێن. هەروەها جەختیشی کردەوە دەبێت لەگەڵ ڕێبەر ئۆجەلان لەگەڵ گێلەکەی و ڕێخستنەکەیدا کۆ ببێتەوە وەک دانووسانکاری سەرەکی دەبێت لەگەڵ تەفگێرەکەی و ئەو شتانەی کە دەوێت لەگەڵ گێل ڕای گشتیدا هاوبەشی بکات ئەنجامی بدات. لە کۆبنەوەکەشدا سەری یەلدەزیش فەیسەر سەری یەلدەزیش قسەی کردوتی چارەسەری ئاشتی جیهان پارادایمی بەڕێز ئۆجەلانە. هەروەها لە شاری مۆنپلیە لە فەڕەنسا لە چوارچێوەی پرۆسیاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکدا کۆبوونەوەی گەل بەڕێوە چوو کە کۆبوونەوەکە با پێشنگایەتی ئەنجومەنی گەلی مۆنۆپۆلیە ڕێکخرابوو. ئاوسەرۆکی کەجەدەکە ئەوروپا زوبەیدە زۆمۆرت و چەندین کوردستانی دیکە بەشداریان لە کۆبوونەوەکەدا کرد. زوبەیدە زۆمۆرت ڕایگەیاند لە ئەوروپا چەندین کۆبوونەوەی گەل بەڕێوە چوون پێویستان پرۆسێ لەگەڵ گەلەکەماندا تاوتوێ بکەین و با شێوەیەکی دروست با ڕایگەشتی ڕابگەێنین. هەروەها وتیشی کورد لە بەرامبەر نکۆڵیکردن بوونی خۆی سەلماند و ئێستا لە قۆناغی ناساندن و بەدەستهێنانی پاراستنی دەستوریدایە. تراشیگەن لە دژی نەکۆڵیکردنی مێژووی بەرخۆدانی گەلی کوردستەری هەڵدا و بەهێڵی ڕێبەر ئۆجەلان و تێکۆشانی تەفگەری ئازادی جیهان لابوون و تێکۆشانی گەلی کورد ئاگادارکرایەوە. هەروەها زوبەیدە زۆمۆرت لە قسەکانی ئاماژە بۆ کرد کە دەوڵەت تا ئێستا چەندین جار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان و تەفگەری ئازادی کورد کۆبووەتەوە بەڵام قۆناغی چارەسەری تێنەپەڕێنراوە. وتیشی دەوڵەت ویستی با سیاسەتی نەکۆڵیکردن و بەبێ سازش کۆبوونەوەکان بەڕێوە ببات بەڵام ئەمڕۆ گەلی کورد بۆ دڵنیابوون لە مافەکانی خۆی بە پاراستنی دەستوری و بۆ ناساندنی تێکۆشان دەکات. وتیشی فەلسەفەی ڕێبەر ئۆجەلان نەک تەنها بۆ گەلی کورد بەڵکو بۆ ئازادی ژنان گەنجان پاراستنی سروشت و گەشت مرۆڤایەتیە. لە شاری فرانکفورتی ئەڵمانیا با بۆنەی ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی کە بەهۆی کوشتنی ژینە ئەمینیەوە لە 16 ئەیلولی 2022 لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەستی پێکرد کۆنفرانسی ژنجیان ئازادی ئەنجام درا و لە کۆنفرانسەکەدا ئایندەی بەرخۆدان تاوتوێکرا. لە بەشێکی کۆنفرانسەکەدا نوێنەری ئەنجومەنی ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و سێناتۆری پێشووی ئەفغانستان و ئەندامی پەرلەمانی ئەڵمانیا و نوێنەری جواتی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان بەشداریان کرد. هەروەها لە بەشێکی تری کۆنفرانسەکەدا بە ناونیشانی ئاسۆکانی تێکۆشان پشتگیری پەنابەر و شۆڕشی ئایندە تاوتوێکرا. گەنجانی کورد و ئینتەرناسیۆنال بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان ئامادەکاری بۆ ئەنجامدانی ڕێپێوانی درێژ دەدەن. ئەم ڕێپێوانە کە ساڵانە ئەنجام دەدرێت ئەم ساڵ با دروشمی ڕێپێوانی ئازادی و دیموکراسی بەڕێوە دەچێت. چالاکیەکە لە ویلایەتی باکووری ڕێن-وێستفالیا ئەڵمانیا ئەنجام دەدرێت و چاوەڕوان دەکرێت. گەنجان لە چەندی وڵاتی ئەوروپاوە وەک ئەڵمانیا و فەڕەنسا و سویسرا و هۆلەندا و بێلژیکا بەشداری ڕێپێوانەکە بکەن. ڕێپێوانکەرانی ئازادی لە 9 ئەیلول لە شاری کۆڵنی ئەڵمانیا
کۆدەبنەوە و لە 10 ئەیلول لە کۆلن، لە 11 ئەیلولیش لە دوسڵدۆرف و لە 12 ئەیلول لە دۆرتموند دەست بە ڕێپێوان دەکەن و پاشان بەشدار دەبن لە فستیڤاڵی کەلتوری کورد لە 11 ئەیلول لە دۆرتموند بڕیارە بەڕێوە بچێت. لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جودی لە مەخموور 14مین کۆنفرانسی کۆمیتەی پەروەردە و ڕاهێنانی کەمپەکە با دروشمی زانست بە کۆمیناڵ بوون بڵاو دەبێتەوە ئەنجامدرا. سەبارەت بە واتاو گرنگی کۆنفرانسەکە فلیس بۆدا کاوسەرەکی ئەنجومەنی گەلی مەخموور ڕایگەیان ئەم کۆنفرانسە دەکەین بە دیاری بۆ ڕێبەرۆ جەلان و هەروەها لە تەواوی شەیدان و شەڕەوانانی ئازادی پیرۆز دەکەین. هەروەها وتیشی ڕێبەرۆ جەلان دەڵێت منداڵەکانی مەخموور منداڵی منن و ئەم قسانە هێزمان پێدەبەخشن و لە ڕۆژێکی ئاوا گرنگدا و ئەنجامێکی کۆنفرانسیاوە بۆ ئێمە جێگای دڵخۆشیە. دوای وتاری کۆنفرانسەکە لێژنەی بەڕێوەبردننی کۆنفرانسەکە هەڵبژێردرا و دواتر دیدگاکانی ڕێبەرۆ جەلان خوێندرایەوە و کۆنفرانسەکە با خوێندنەوەی دیدگاکانی کۆمیتەی پەروەردەی کەجەکە بەردەوام بوو، بڕیاریشە چەند ڕۆژێک بەردەوام بێت. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە سووریا سوهر ڕێگەیان باهۆی توندوتیژی و ئاڵۆزیەکانەوە لە 8 کانونی یەکەمی ساڵی 2024ەوە تا 6 ئەیلولی 2025 لە سووریا 10,672 کەس کوژراون و لە نێویاندا 8,180 سیڤیلیش هەن کە 438 کەسیان منداڵ و 620یان ژن. لەو ژمارەیە 3,020 کەسیش بە شێوەی مەیدانی گول لە باران کراون. سوهر جەختی کردوێتەوە لە بەرامبەر ئەم ڕووداوانەی کوشتنانەدا تاوان باران دادگایی ناکرێن و سزاش نادرێن و لەگەڵ ئەوانشدا ڕووداوەکانی ئاکینە ئامیز و نژادپەرستان و تایفی بەردەوامن و چالاکوانان و یاسا ناسانیش دەکرێنە ئاماد. ماڵپەڕی دەنگی دەستگیرکراوەکانی دەنگی کورد و ئێران ڕایگەیان تەرمی بەشداربوویەکی شۆڕشی ژنجیان ئازادی بە ناوی میهران بەهرامیان کە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە لە سێدارەدرا بەبێ ئامادەبوونی بنەماڵەکەی لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتی ئێرانەوە لە ئەسفەهان بە خاک سپردراوە. بە کەسوکارەکەی میهران بەهرامیانیان ڕاگەیاندوە کە مافی ئەوەیان نییە هیچ مەراسمێک ئەنجامدن، تەنانەت هێزە ئەمنیەکان لە بەردەماڵەکەی خێزانەکەی جێگر کراون بۆ ڕێگرکردن لە دانانی پرسە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.